کاک ئیبراهیم کاتت باش. ئەم کات باش خوشکە باشی؟ زۆر باشم سپاس دەکەم. تۆ چۆنی؟ زۆر سوپاس بۆ من بەڕێزم. یاخوا هەر باش بی. کاک ئیبراهیم لەکوێوە لەگەڵمانی؟ بەردەڕەش. لە بەردەڕەشەوە سەر هەردوو چاوم بەچێوە خەریکی چ کارەی؟ وەڵڵا ئیشی دوکانی دەکەین. یاخوا لەشتان ساغ بێ ئیشەڵڵا. کاک ئیبراهیم جەژنیشتان پیرۆز بێ ئیشەڵڵا. واسکە دەژنین گۆشت پیرۆز بێ، دەژنێکی پڕخۆش و شادی بیت. ئامین ئامین ئیشەڵڵا بۆ گشت موسڵمانان. سوپاس بۆ پەیوەندیەکەت. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی سپی بی. باشە. ڕەنگی سپی کام ژمارەیان؟ با ژمارە سێ بێت. وەڵڵاهی ژمارە سێ ماوە. پرسیاری ژمارە سێ لە بۆکسی سپی دەڵێ پایتەختی وڵاتی ماڵدیف ناوی چییە؟ پایتەختی وڵاتی ماوی؟ بەڵێ؟ پایتەختی وڵاتی مالدیف. بەڵێ. بێخاڵ نییە؟ چەندر؟ بێخاڵ؟ بێخاڵ ئەی هاوار بێخاڵ لە ڕواندس و ماڵدیف لە بنی دنیاە. کێف؟ کێف دڵنیای؟ بەڵێ دڵنیامە کێف. ناوەڵا بیگۆڕە قەینە بە هاوکاریت بکەم. ناوەڵا بکەینە چێ؟ ئەزادەیشی نییە. ناوەڵا اختیاریشی نییە، زۆر ئاسانە. وەڵڵای خوشکە نازانم چییە؟ زەحمەتە پرسیارەکە. ناوەڵا زۆر ئاسانە. باشە کاک ئیبراهیم، ڕۆما یان مالی؟ ڕۆما. ڕۆما یان مالی دڵنیای؟ بەڵێ. نایگۆڕی تەواو؟ ناتەواو. تەئکیدی؟ بەڵێ. وەڵڵاهی بەداخەوە کاک ئیبراهیم ئەمە زۆر لێتم تەئکید کردەوە، بەڵام تۆ ڕۆمات هەڵبژار. سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس.